دکتۆر ئێستا لە دنیاە وە خۆشە ئاگاداری یعنی بودجەیەکی زۆر زەبەلاح تەرخان کراوە بۆ دۆزینەوەی ڤاکسینێک یاخود چارەسەرێک ئەمەوە ئەکات چارەسەر خێرا بکات دۆزینەوەکان خێرا بکەن بۆ چارەسەر یاخود بەڕاستی چارەسەری ڕاستەقینە پێویستی بەکات چارەسەری ڕاستەقینە بۆ ئەم ڤایرۆسە تا ئێستا نەدۆزراوەتەوە زۆربەی وڵاتەکان پارەیەکی زۆر خەرج دەکەن لە مختبەراتی لێکۆڵینەوەی زانستی و لێکۆڵینەوەی زانستی ڤایرۆلۆجی خەریکن لە هەموو وڵاتەکان کە عیلاجێک بۆ ئەم ڤایرۆسە بدۆزنەوە یاوە خود لایەنی کەم لقاحێک ڤاکسینێک بۆ ئەم ڤایرۆسە بدۆزنەوە بەڵام تا ئێستا سەرکەوتوو نەبوونە بۆمان ئاگامان لێ لە هەندێک لە وڵاتەکان علاجی تر بەکاردێ وەکو ئەو شتێک کە هایدرۆکسیکلۆرۆکوین زەجەیەکی جیهانی دروست کرد تەنانەت لە کوردستانیش وا خەریکن ئەوەی من ئاگام لێبی وا خەریکن هایدرۆکسیکلۆرۆکوین بەکاربهێنن هەروەکچۆن لە فەڕەنسا و لە ئەمریکا بەکاردێنن بەڵام ئێمە لە بریتانیا کە هەر علاجێکی نوێ دێتە ئاراوە یا خود هەر علاجێک کە زووتر بۆ شتە بەسبەبی تر بەکارهاتوە هەر وەکو هایدرۆکسیکلۆرۆکوین کە دەرمانی دژە مەلارایە حەزەکەم ئەوەش پێ بڵێم کاکێبات کە هایدرۆکسیکلۆرۆکوین دەرمانێکی زۆر کۆنە ئەمە تقریبا زیاتر لە نزیکەی 100 ساڵە ئەم دەرمانە هەیە لە بازاڕەکانەوە تەنانەت بۆ نەخۆشی مەلاریاش ئێستا دەرمانی هایدرۆکسیکلۆرۆکوین بەکار نایێت لەبەرەوەی مزاعفات و ساید ئیفێکتی زۆرە ئەوەی کە ئێستا بەکار بێ بۆ مەلاریا دەرمانێکی تازەیە پێدرن ئارتێژ یونیت ئەمە ئێستا هایدرۆکسیکلۆرۆکوینی بەو لاوەناوە هەروەها بۆ نەخۆشی تر هایدرۆکسیکلۆرۆکوین بەکار بێ نەخۆشیەکانی وەکو ڕۆماتیزم و ئەم شتانە هەر ئەوەش ئەمە بەکارنایە ئێستا زیاتر دەرمانی تازەتر بەکاردێن کە مزاعفاتیان کەمترە لەبەرەوە من پێم شتێکی باش نییە لە بەریتانیا اعتیماد لەسەر دوو شت دەکەن بۆ ئەوەی هەر دەرمانێک موافقەتی لەسەر بکەن کە بەکار بێ بۆ نەخۆشی کۆڕۆنا یەکەم شت تا چەند ئەم دەرمانە تەئسیری هەیە لە بنەبڕکردنی نەخۆشیەکە ئەمە پێدرێن ئێفیکەسی ژمارە دوو ئایا ئەم دەرمانە ئەگەر بەکار بێ بڵێن ساید ئیفێکتی و سەلامەتە یان نا یاخود ئایا تەئسیر لە نەخۆشەکە دەکات مزاعفاتی جانبی هەیە یان نا ئەمەش پێدرێن سیفتی پرۆفایل ئێستا هایدرۆکسیکلۆرۆکوین ئەوەی من ئاگام لێبی بەکار هاتووە لە وڵاتەکانی تر بە نسبەیەکی کەم نەجاحەتی هەبووە و مزاعفاتیشی زۆرە لە وڵاتی تر ڤیتامین سی بەکار هاتووە لە ڕێگەی وەرید یاوە خود ئەگەر دەتوانی بڵێن های دۆز یان جوعەیەکی زۆری ڤیتامین سی بەدەمەوە دەیخۆن ئەمەش بەڕێی من فەرقی نییە لەوەی کە لیمۆ پرتەقاڵ و شان دەخۆن لەبەرەوە بەنسبەت سەیفتی بەنسبەت مزاعفاتی جانبی ڤیتامینە بەڵام نەتایجە ئەوەلیەکان تا ئێستا هیچ شتێکی وا مژدەبەخش و ئەو شتەی نەداوە بۆ ئەوەی ئەم دەرمانە لە بریتانیا بەکاربێت ئەیچی سەبارەت بە پلازمای ئەو کەسانی کە چاک بوونەتەوە پلازمای خوێنی ئەو کەسانی کە چاک بوونەتەوە ئێستا پێم وایە لە هەرێمی کوردستان تۆزێک سەقاڵی ئەوەن کە پلازمای ئەو کەسانە وەرەگرن کە چاک بوونەتەوە لە کۆڕۆنا بەڵێ تاکێبار ئەمەش لە هەندێک وڵات بەکاردێت من و تۆش خوانەکە ئەگەر تووشی کۆڕۆنا بین پاشی تقریبا 10 ڕۆژ لە توش بوون لە یەکەم ڕۆژی ئەلامەتەکەەوە جیهازی مەناعە چی دەکات شتێکی زۆر زیرەکانە دەکات ئەچێ ڤایرۆسێک دەبا بۆ مختبەری خاصی خۆی لە ناو لەشت ڤایرۆسێک کۆپیەک دەبا جوان تەحلیلی دەکات و لە تەحلیلی ڤایرۆسەکە شتێکی مزادێکی بۆ دروستەکە پێ دەڵێن ئەنتیبۆدی کە باوەی ئینگلیزی پێ دەڵێن IgG ئەنجا دوو ئەنتیبۆدی هەیە IgM و IgG IgM ئەمە بیدایەتەکەی کە دروست دەبی بۆ ئەوەی کەوا شتەر لەگەڵ ڤایرۆسەکە بکات IgG ئەمە وەکو برێت جەبهەی خەلفی ئەمە لە دواوە پرۆتینێکی زۆر بەقووەتە کە جیهازی مەناعە درستی دەکات بۆ ئەوەی ڤایرۆسەکە بەجارێ لەناوە ئەمە کاتێک کە شەڕەکە تەواو بوو و جیهازی مەناعە زاڵ بوو بەسەر ڤایرۆسەکە ئەم IgGیانە لەناو خوێن دەمێننەوە وەکو قووەتێکی حیمایەکردن لە لەش ئەگەر جارێکتر ڤایرۆسەکە هاتەوە ئیتر ئەم IgGیانە وەکو قوات خاصە شتەکان بە ئەستۆی خۆیان دەگرن و ڤایرۆسەکە بە خێرایی لەناو دەبن پێشبینی ئەوە دەکرێت لۆ ئێستا زۆر کەس دەپرسن دەرێن کە ئایا من کە جارێک تووشی کۆڕۆنا بم جارێکتر توش دەبمەوە احتیمالی هەیە بەڵام یان توش نابیەوە یان ئەگەر توش ببیەوە بە خەفیفی توش دەبیەوە بە شەرتی جیهازی مەناعەت باش بی ئەو کاتە ئەوەی کە باسم کرد IgG کە پرۆتیناتن بەشێکن لە جیهازی مەناعە شتەکان ئەگرنە سەر ئەستۆی خۆیان و شەڕێکی وێرانە دەکەن و ڤایرۆسەکە بە توندی لەناو دەبن نەک وەکو جاری یەکەم ئێستا ئەو پلازمایی کە باز دەکرێت ئەم شتەیە کە IgGەکە سەحب دەکەن لەو پلازمایە
ئەچن لە شخصی شکە دادێنێن بۆی بزان ئیش دەکایان نا بەڵام ئەمەش هەر وەکو گوتم وەکو دیڕاستەکانی تر تا ئێستا بیدایەتیتی نەتایجی باشی دەرنەچووە وەکو تەحالیل بەکاردێ لە بەریتانیاش هەر وەکو گوتم ئەمانە زۆر با بڵێن دەترسێن لە عواقب و لە نەتیجەی خراپ لە هەر دیڕاستێک کە بکرێت لە بیدایەتی هەبێ ژمارەیەکی زۆر تاقی بکرێتەوە و لە فترەیەکی زۆر ناکرێت دەم و دەست بنێ وڵا لەبەر لە وڵاتێک بەکار هاتووە یان لەبەر چەند کەسێک نزاحەتی هێناوە یان فکرەکە باشە با ئێمە بەکاری بینێ ئەوانە دەڵێن ئینسان حەقی تەجارب نییە ئەبێت تەجروبە بکرێت لەسەر حیوانات و دوو لە جنابەت لەسەر وەکو مشک و ئەم شتانەی کە لە مختبەرەکان بەکاردێت پێشەوەی لەسەر ئینسان بەکار